پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. مێژووی خەباتی ماندووی نەناسانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە، مێژووی خەبات و خۆڕاگری و مێژووی بزوتنەوەی شۆڕەشگێڕانەی خەڵکی کوردستانە. 46 ساڵ لەمەوبەر بەردی بناغەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بارودۆخێکدا دانرا کە کۆمەلگای ئێران لە بەردەم وەرچەرخان و گۆڕانکاریەکی مێژوویدا بوو. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵک بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دەسەڵاتی دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو و دەرفەتێکیان بۆ ڕەخسا تا هەناسەیەک بە ئازادی هەڵبکێشن و لەلایەکی دیکەشەوە ترسی زاڵبوونی ڕژیمێکی لە ڕادەبەدەر کۆنەپەرست و دوژمنی ئازادی کە خۆی ئامادە دەکرد بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات کۆمەڵگەی ئێرانی داگرتبوو. ڕەوتی ئیسلامی ئەرکی بێدەنگکردنی دەنگی شۆڕشی ئێرانی لاستۆگرتبوو و لە هەموو گۆشەیەکی ئێران پرۆسەی سەرکوتکردنی خەباتی ڕزگاری خوازانەی کۆمەڵانی خەڵک بەرەو پێش دەبردا. بەڵام لە کوردستان دۆخەکە جیاواز بوو. لاوازی ڕەوتی ئیسلامی و کاریگەری سیاسەت و هزری چەپ و ڕادیکاڵ و نائاینی لە نێو خەڵکدا و هەروەها بوونی حزبە سیاسیەکان و هیتر بە شێوەیەکی گشتی هاوسەنگێکی جیاوازی هێزیان دروست کردبوو. کرێکارانی چەوساوە خوازیاری ژیانێکی باشتر بوون. زەحمەتکێشانی گوندەکان کە لە ژێر کۆت و بەندەکانی پاشماوەی سیستمی کۆنی ئاغا و دەرەبەگایەتی ڕزگاریان بوو، ژنانی تینووی مافی یەکسانی و ئەو جەماوەرە خەڵکی کە نەیان دەویست چیتر باری ستەمینەتەوەی لەسەر شانیان خۆشچایی بکات، سەرجەمە ویست و ئاوات و ئامانجانە لە بزوتنەوەیەکی بەرخۆدانی جەماوەریدا خۆی نیشاندا. بزوتنەوەیەک کە خۆی ئامادە دەکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕژیمە تازە بەدەسەڵات گەیشتووەی کە هەڕەشە بوو بۆ سەر دەستکەوتەکانی شۆڕشی کۆمەڵانی ئازادی خواست. سەرەتا کۆنەپەرستانی ناوخۆیی و پاشماوەی سیستمی ڕزیوی دەرەبەگایەتی هەوڵیاندا بە پشتبەستن بە حکوومەتی ناوەندی پێگەی لە دەستچووی خۆیان سەر لە نوێ بەدەست پێێنەوە. بۆ ئەمە بەستەش دەستیان کردبوو بە دروستکردنی باندی چەکداری و هەڕەشەیان لە زەحمەتکێشانی گوندەکان دەکرد. کۆمەڵە بە مەبەستی پوچەڵکردنەوەی ئەم ڕەوتە بانگەوازی خەڵکی زەحمەتکێشی کوردستانی کرد کە لە نێو یەکێتیەکانی جوتیاراندا کۆ ببنەوە و بە شێوەیەکی ڕێکخرا و چەکدارانە داکۆکی لە مافەکانیان بکەن. هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی کاتی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، ناوەندەکانی مەشق و بارهێنانی نظامی کۆمەڵە لە باکوور و باشووری کوردستان بۆ ئامادەکردن و پەروەردەکردنی کادر بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە دامەزران. بەربڕای پشتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەلایەن ئەو خەباتکارانەوە پێکات کە لەو ناوەندانە مەشق و ڕاهێنانیان پێکرا بوو. هێزی یەکێتیەکانی جوتیاران بەڕێبەرایەتی کۆمەڵە لە مەریوان، دیواندەرا، کامیاران، سەردەشت، بۆکان و مەهاباد ئەرکەکانی خۆیان سەرکەوتوانە بە ئەنجام گەیاند. زەوی وزارەکان بەسەر جوتیارە هەژارەکاندا دابەشکران و گروپە چەکدارەکانی ئاغاکان لە بەریەک هەڵوەشێنرانەوە. جۆش و خرۆشیە و زەحمەتکێشانەی کە بەدەستی خۆیان سەرکەوتنیان بەدەستێنا بوو و بە ئایندەیەکی گەشت ئومێدوار ببوون و هەروەها ئەو کەش و هەوا سیاسی و دیموکراتیکەی کە هەموو کۆمەلگای کوردستانی داگرتبوو ئەم ناوچەی کردە سەنگەرێکی بەهێز بۆ بەردەوامی شۆڕشی ئێران. بەرفراوانبوونی نفوزی سیاسی کۆمەڵایەتی کۆمەڵە و گەشەکردنی تواناکانی لە کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەردا کە لە چەندین ڕووداوی مێژووی وەک کۆچی خەڵکی مەریوان، مانگرتنی گشتی یەک مانگەی خەڵکی شاریسنا بە مەبەستی دەرکردنی سوپای پاسداران لەو شارە، ڕێپێوانگەلێکی گەورە و پڕشکۆ بەرەو شاری مەریوان بۆ پشتیوانی لە خەڵکی ئەم شارە و چەککردنی هێزی کۆنەپەرستی ناسراو بە سوپای ڕزگاری کە لەلایەن شێخەکانی ناوچەکەەوە ڕێکخرا بوو خۆی نیشاندا. هیچ کام لەمانە کە ئاسۆیەکی جیاوازیان بۆ ئایندەی شۆڕشی ئێران لە بەردەمدا بوو لەلایەن ئەو ڕژیمە ئیسلامیە کۆنەپەرستە کە تازە بەدەسەڵات گەیشتە بوو تەحەمل نەدەکرا. هەر بۆ هۆیشەوە دوای ماوەیەک فریوکاری و کاتکوشتن هەموو دەرگاکانی دیالۆگ و دانوستانی داخست و دوای خوڵقاندنی چەند کارەساتێکی وەک کۆمەڵکوژی قارنا و قەڵاتان و شوێنەکانی دیکە بە فەرمانی خومەینی لە 28 خەرمانانی 58دا لەشکرکێشێکی بەرفراوان و درڕندانە بۆ سەر کوردستان دەستی پێکرد. کۆمەڵە بانگەوازی خەڵکی کوردستانی کرد کە لە هەموو بوارەکاندا بەرەنگاری ئەم لەشکرکێشیە ببنەوە.
خەڵکی کوردستان بە گەرموگوڕی پێشوازیان لەو بانگەوازە کرد و مێژووی پڕ لە هەوراز و نشێو و پڕ لەوانە و ئەزمموی 46 ساڵی ڕابردوویان خوڵقاند. لەو کاتەوە تا ئێستا هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام هاندەری خەبات و خۆڕاگری کۆمەڵانی خەڵک بووە و بۆ خۆی وەک پێشەنگ و سەرقافڵەی ئەو خۆڕاگریە و فیداکاریە ڕۆڵی بینیوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی بوونی خۆی لە مەیدانی خەباتی سیاسی و چەکداری لە دژی چەوسانەوە و سەرکوتگەریەکانی حکوومەتی ناوەندی و داکۆکیکردن لە مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لە کۆمەڵگەی کوردستاندا بە چەندین هەوراز و نوشێودا تێپەڕیوە و کۆمەڵێک نەریتی بە نرخی لەم کۆمەڵگەیەدا جێخستووە. پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر خەباتکارێکی ئازا و خۆنەویست بووە لە مەیدانەکانی شەڕدا، بەڵکو لە هەمان کاتدا ڕێکخەر و لایەنگری شێلگیری خەباتی کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشە لە پێناو گەیشتن بە ژیانێکی باشتردا. بەبێ دوودڵی و ڕاڕایی لە بەرامبەر نەریت و کولتورە دواکەوتوانەکاندا وەستاوەتەوە و بانگەشەکار و پەرەپێدەری کولتورێکی پێشکەوتن خوازانە و ئینسانیتر بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر هەماسە خوڵقێنی مەیدانی نەبەرد، بەڵکو لە هەمان کاتدا ئاڵا هەڵگری یەکسانی نێوان ژن و پیاو بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر کوێیەک بوو بێت گەلێک یادگاری بە نرخی لە بوارە کۆمەڵایەتیەکاندا بۆ باشترکردنی باری گوزەرانی خەڵک بەجێهێشتووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک بوو بێت تۆوی هۆشیاری چاندووە و ئاسۆی سۆسیالیزمی بەڕووی کۆمەڵانی خەڵکی چەوساوە و زەحمەتکێشدا کردوتەوە. بەم هۆکارانە بوو کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە زۆر زوو بوو بە یەکێک لە کۆڵەکە بەهێزەکانی بەرخۆدانێکی بەربڵاوی کۆمەڵایەتی. خۆڕاگریەکی کە لە ئاکاندا خەڵکی کوردستان سەریان بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی دانەنەواند و پێشمەرگەی کۆمەڵە بەهۆی مانەوە و پێداگری لەم سەنگەری خۆڕاگری و بەرخۆدانەدا بوو کە لە ناودڵی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا جێگای خۆی کردەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر جەماوەری کرێکار و زەحمەتکێش بێ ئەرک ناکات و لە چاوەڕوانی سەرکەوتنە نیزامیەکانی خۆیدا ڕایان ناگرێت، بەڵکو متمانە بەخۆبوون و پشتبەستنیان بە هێزی خۆیان پتەوتر دەکات. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی زەحمەتکێش شۆڕشە، شۆڕشێک کە هێزی بزوێنەرەکەی لە کرێکاران و زەحمەتکێشان پێک دێت. شۆڕشێکی لەم شێوەیە نەک سەرچاوەگرتوو لە ئیرادەی ئێمە، بەڵکو پژەستورە بە واقعیەتە بنەڕەتی ئابووری و کۆمەڵایەتیەکان، ناکۆکیە چینایەتیەکان، نایەکسانی و هەڵاواردنی کۆمەڵایەتی، نەبوونی ئازادی کەسی و پێشگرتن لە بیرکردنەوەی ئازاد و ژیانی ئازاد و هیترە. هەموو ئەمانە کۆمەلگا بەرە و شۆڕش پاڵ پێوە دەنێن. شۆڕش بە واتای گواستنەوەی دەسەڵاتی سیاسی لە کەمینەیەکی بچووکەوە بۆ زۆرینەی بەرهەمهێنەرانی سەروەت و سامان و نیعمەتەکانی کۆمەلگایە. ئەمەش بە واتای خوڵقاندنی گۆڕانکاریەکی بنەڕەتی ئابووری و کۆمەڵایەتی لە ژیانی خەڵکدا دێت. هێزی پێشمەرگەی کۆمەڵە باش بە حاڵی خۆی هەوڵ دەدات هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بگۆڕێت و هەلومەرجی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەری نزیکتر بکاتەوە. لە ئەنجامی چالاکیەکانی ئەم هێزە سەرکەوتنی کۆتایی لە خەبات بۆ بەدیهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان و دەستەبەرکردنی ئازادی و مافی چارەی خۆنووسین بە شێوەیەکی ئاسانتر و زیانێکی کەمتر مسۆگەر دەبێت. خەڵکی کوردستان بە پشتیوانیکردن لەم هێزە و بەشداریکردن لە چالاکیەکانیدا لە ڕاستیدا بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کردووە. هەزاران کەس بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنیان لە ڕیزەکانی ئەم هێزەدا بەسەر بردووە و بە حەق شانازی بەڕابردووی خۆیانەوە دەکەن. ژمارەیەکی زۆر ئینسانی کۆمۆنیست و کەسایەتی خۆشناو و ناسراوی خەڵکی کوردستان کە ئاواتی ڕزگاربوونی خەڵک لە ستەم و چەوسانەوە و کاری کرێگرتیان لە دڵدا بوو لە ڕیزەکانی ئەم هێزەدا گیانیان بەخت کرد. ئەگەرچی زیاتر لە دوو دەیەیە ئەم هێزە کە لەلایەن کۆمەڵی کۆمۆنیستەوە ڕێبەرایەتی دەکرێت بە پێی سیاسەتێکی ڕاگەیەندرا و هیچ چالاکیێکی نظامی لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی ئەنجام نەداوە، بەڵام پێگەی خەباتی چەکداری و بەرخۆدان و شەریعەتی لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوادا هەرگیز لە استراتیژی ئێمەدا نەچۆتە ژێر پرسیارەوە. واقعیە دەوەیە کە خەباتی چەکداری
بە لەشکرکێشی هێزەکانی ڕژێمی ئیسلامی بەسەر خەڵکی کوردستاندا سەپێنرا. خەڵکی کوردستان ئازادیان دەویست و لەبەرەوەی بڕیاریاندا بوو بەرگری لەو دەستکەوتە دیموکراتیکانە بکەن کە لە کاتی ڕوخانی ڕژیمی شادا بەدەستیان هێنابوو ناچار بوون چەک هەڵبگرن. بەرگریکردن لەو ئازادیە بەبێ فیداکاری و قوربانیدان ممکن نەبوو. ئەوان پەنایان بۆ تونند و تیژی نەبرد، بەڵکو دژی تونند و تیژی وەستانەوە و بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کرد. کاتێک پاشەکشیان بە هێزەکانی ڕژیم کرد و جارێکی دیکە کوردستانیان لەژێر دەسەڵاتی ڕژیمی سەرکوتگەر ڕزگار کرد، لە زۆر شوێنی کوردستان نمونەگەلێکی بە نرخیان لە شێوازی ژیانی مەدەنی و هەروەها کەش و هەوای دیموکراتیک ئەزمون کرد. بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە یادی ئاوڕێ سەعید موعینی، یەکەم پێشمەرگە و یەکەم گیانبەختکردووی کۆمەڵە کە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕێزلێنان لە یاد و بیرەوەری و ڕۆژی گیانبەختکردنیە وازیزە ناونراوە و هەروەها یادی هەزاران تێکۆشەر و مرۆڤی شەریف کە لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتدا لە دژی یەکێک لە جەنایەتکارترین و کۆنەپەرستترین دیکتاتۆریەتەکانی ئەم سەردەمەدا گیانیان بەخت کردووە، بەرز و بەڕێز ڕادەگرین و سڵاو دەنێرین بۆ بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 30 جۆزەردانی 1404 هەتاوی